بەڕێزان تەبعاً لە کاکتوانەی ناپرسم کە کچەکەی چەند خۆش دەوێت چونکە پێویست ناکە چونکە هەموو باوکێک هەموو دایکێک جگەرگۆشەکەی جەرگی خۆی بێ سنوور خۆش دەوی هیچ پێناسەیەک نییە هیچ وشەیەک نییە ئەمە دەربڕێ توانای دەربڕینی ئەو خۆشەویستی هەبێ کە دایکێک یا باوکێک بۆ مناڵەکەی هەیەی جاکە باوکێک بۆ کچەکەی هەیەی پێویست ناکەم پرسیارە بکەم وانە لەبەرەوە پرسیارە ناکەم ئەم دوو مناڵە جوانەکە ئەمڕۆ لەگەڵمانان لانە و لیان ها چەند قشت و جوانن جوان 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 عاقل ها وەزعیان زۆر باشە نازانم وازیان زۆر باشەیان نا چکە ئەوە دەوەستێتە سەر ئەوەی کە کەسێکی ئەم دوو جگەرگۆشەیەمان جگەرەکێشەیان نا ئەگەر کەسێکی ئەم دوانە جگەرەکێش بێت یعنی ناتوانین بڵین وەزعی باشە وانە دکتۆر عەبدولمەتین دکتۆر عەبدولمەتین پسپۆڕی نەخۆشەکانی منداڵان و مامۆستای کۆلێژی پزیشکی زانکۆی دهۆک لە ستۆدیۆ لەگەڵمدا دکتۆرگیان زۆر بەخێر بێ سەرچاو زۆر سپاس دەستخۆش زۆر سپاس دکتۆر دەتەوێت ئەمانە لێرە بن یا بەڕێیان کەم یا دکتۆر من vê televîrê bin عفو باشە کە destpêkê ez destxweşî li bernameê te dikim hêvî dikim cihê min foyê bît ev pêzanîn li Efrîka em deyn min divêt li ser te'thîra ankartêkirina cigarkêşanê bavim ser zaroka taybet ji destê duê ev her du zaroka herek ji we emreke herek ji we temeneke her wisa me hey zarok îşlîka dibît ew hêşta biçîktir ji bî û piştîn geheke bîte salak û du û her wisa gehîte emrê sinêlî û mezin jî bît her zarokek heke tu bexdayê qebarê wî biçîktir e zarok qebarî biçîktir e ji kesekê mezin bêguman ekîd dê te'thîra silbî te'thîra nerînî te'thîra xirab li ser sexlemîya gelek pitir bît bûçî çunkî hêşta endamê wan baş neçêbûne doktor sîhê wan gelek biçîktirin ji sîhê mezinekê وكذلك دلي و نجي وان دماغي وانا حتى تمنى هش صاليجي هشتا تشيد بيت قالك قناغت هين قناغت هين دس بيت كان هشتا دمي بتشيك تزكي ديك خدا وحتى ما زنجيد بيت جمع هندشي بري خب ديكا چند فرقك عمري هين برودا بس حجمت وشان فرق وكذلك حجم همي اندومت لشوانجي قالك جرينجا ام بزانيكو جيجاره همي عمردا حساسية أن أمشين بجين إيك الديف 8 منيت الديف قباريت منيت هكذا بغدينا بورية دفنيو وبورية أبغى جوهي وستيكيان تيوب وبورية هواي وأبيت هناسي أبيت شناسيها جالك بتشكترن الشيء منو تا إذا أو جالك بتر دي زيتر توش بنه أوي تو ديلت كاكتور كواتا كاريجري جگەرەکێشانی کەسێک ئەگەر چەند کاریگەری بەسەر ژنەکەی بەسەر باوکی بەسەر براکەی هەبێت بەسەر مناڵەکە زۆر پترە زۆر 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 پترە چونکی بچی ئێک قەبار بچیکترە بۆریت هەوایی و ئەvê چنە دفنێ و یە دفنێ هەمی بچیکترن و زرافترن زۆرتر متأثر بیت و بەرگرییا لە شێوانژی کێمترە و ئیشت حساسیژی هەستیاری ئەvê سینگی و دفنێ و جیوبە پتر في عملیدا دیار بن باشە تۆ وای دانێ ئێستا با باسی کاکتوانە نەکەین خەی ناکەم جارە تۆ وای دانێ ئێستا کەسێکمان هەیە جگەرە کێشە خۆی یان نێرگە لە کێشە یا خۆی جگەرە کێشە لە ماڵەوە لەناو ئۆتۆمبیلەکەی و لە شوێنی کاری و ئەمانە یانیش کە دەڕواتە کافتریا مناڵەکەی لەگەڵ خۆی دەبات یا شوێنێکی گشتی کە نێرگە لە کێشانی تێدایە کاریگەریەکانی ئەو دووکەڵەی ئەم کەسە بەسەر مناڵەکە چی دەبێت بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی گشتی سريع حتى بني ام ديس بيت جاي دماغي مجي حالته حركات زياده يتوند بيت وعي واستيعاب تفكير تركيز كيمتلت كات تشتي نوال جريد باش يعني ئاستی زیرەکیشی دادە بەزێنێ ئاستی هۆشمەندی دادە بەزێنێ بەلی المدرسه لا قوتابخانه دي ئاستوی كيمتلت تشتي باشتنا جهيت وكي حركات دي زياده بيت دي توند بيت انكو تاثير الرفتار جيت كات السلوكي بتشيكي
وهر وصل تاثيره العقلي مجيوي هسني وفكروي جد كت باشە دينا دفنه وجوبه وكواندامي هناسه دکتۆرگان بەس لەوەی ئاسی زیرەکێکە خەڵکی ئێمەوا بیر دەکاتەوە کە ئەگەر جگەرەی ئێستا دەڵێ کەواتە بەو قسەی تۆ بێت من کەم جگەرەکەشم مناڵەکەشم هیچ عیبینیەوە بۆ نمونە کۆلێژی پزیشکی تاوا کرد بۆ نمونە ئاخر ڕەنگە یەکەم بواە لەسەر ئاسی کۆلێژی پزیشکی ڕەنگە لەوە زۆر زیرەکتر بووە بە کەسێکی داهێنێت لەسەر ئاستی دنیا ئەگەر تۆ جگەرەکەش نەبوویتایە ئەمە جگە لەوەی کە خەڵکێکی زۆر زۆریش هەیە ئەوەی تۆ نمونەیەکە خەڵکێکی زۆر هەیە کە لەبەرەوەی باوکی جگەرەکێشە خۆی نەیتوانیوە بۆ خوێندن تاواوکە بە بێوەی هەستی پێ بکرێت وا دەزان هۆکارێکی ترە بەڵام لە ڕۆژانستەکەمەوە ئەمە یەکە لە هۆکارە سەرەکیەکان باشە ئاختنەکە بێ بەڵگە بێ دلیلێک و مرۆڤ بژیت ئەف زارۆکە توش بوو معنای زیرەکە جگارە دیکیلەوەی چوێ ویدی دیکیل نەچوێ وسە gelek faktörü dijî tesîr dike. Bes me divêt kwalitiya jiyana zarokî mejî ve fikrî ve cesedî ve cesteyî ve leşî ve hemî tişta boş dikin. Geşayî dîsa. Çünkü dikîra cigarê kartêkirinin geşa zarokî jî dikin. Gelek şu an gazindê dikin ku mesela dirîjayîya wê an heta kêşayî boş nebît çünkü kartêkirina hay dikîlê cigarê. یعنی دووکەڵی جگەرەکە باوکێکی جگەرەکەش دەبێتە هۆی کەمبوونەوەی گەشەی منداڵەکەی بەێ بەڵی کارتێکردنت کرد و داتایت هەین هەین گەلێک بەکڵین چیتر هاتی سەر کۆندامی سیەکان هاتە سەر کۆندامی سیەکان بەێ کۆندامی هەناسەی دکتور لە گوه دەکەت کۆندامی هەناسە التهابت گوهی هەودانت گوهی گەلێک پتر لێتین وەلێت کات گوهلیبوون کێمتر هەستا گوهلیبوونی کێمتر لێت کات هەولێت کات و گەلێک جوو بە حساسیە دفنێ و پشتا دفنێ زێدە بیت ولید کت کوب شوی گلک کخیت نشد باش بموید خرخر دی گلک کت و زایدن حساسیت سینگی هستیاریا سینگی دی پترلیت افزارو که تو صاب پتر ایشا ربوی آلوزیا ربوی پتر بوچید بید ولید کت پتر چنه خسته بشی تنگاویا پتر بیدوی بخید بن تبخیرید بن پتر ولید کن کو داخل انعاش بن زور باشا اما لانو لیا زور سپاسان دکم دەتانەوێت لێرە بنیان بڕۆنەوە شوێنی خۆتان ها بڕۆنەوە شوێنی خۆتان لەوێ دامنیشن با زۆر پێوە نەبن قەیناکە با هیلاک نەبن زۆر سپاس دەستان خۆش دەست خۆش ئەم جارەیان ڤیددیۆیەک دەبینین لەسەر بە کورتی و بە گوشراوی لە ڕۆزانستیەکە کاریگەری ئەو دووکەڵەی کە هیچ گەرەی باوکێکە هیچ گەرەی دراوسێکەیانە کاتێک سەردانی یەکدی دەکەن هی نێرگەلەی کافتریایەکە هی نێرگەلەی ماڵێکە هی ئەمانە بەسەر منداڵ ئەگەر ئەو بەشەی بەرنامەش نەبینیوە ئەم ڤیددیۆیە ببینە بە کورتی بزانە چۆن کاریگەری بەسەر مناڵەکە هەیە با ببینین تۆ بەحساب منداڵەکەت زۆر خۆش دەوێ هەموو ژیانتی بۆ تەرخان دەکەی بەڵام لەبەرەوەی تۆ جگەرە و نێرگەلە دەکەشی مەترسیەکانی دووکەڵی جگەرە و نێرگەلەکەت لەسەر منداڵەکەت چین سەرەتا لە سکی دایکیدا چوونی ئۆکسجین بۆ کۆرپە کەم دەکاتەوە ئەمە شوا دەکات مەترسی لە دایکبوونی پێشوەختە واتە لە دایکبوونی کۆرپەکە پێش ئەوەی بگاتە تەمەنی لە دایکبوون زیاد ببێت لە بارچوون اینجا کەمی کێش و کورتی باڵا لەو مەترسیانن کە دووکەڵی جگەرە و نێرگەلەکەت بۆ سەر کۆرپەکەی نێو سکی خێزانەکەت دروستی دەکات هەر لە سکی دایکیدا ڕەنگە کۆئەندامی هەناسەی زەبری بەربکەوێت ئەمە شوا دەکات توانای سیەکانی داببەزن ڕەنگە لە داهاتوودا تووشی ڕەبۆ بێت اینجا هەوکردنە درێژخانەکانی سیەکان ئاسانتر توش دەبێت کە گەورە بوو دەردەکەوێت کە دووکەڵی جگەرە و نێرگەلە لە مێشکی منداڵەکەتی داوە و زەبری پێگەیاندووە لەبەرەوەی پوکانەوەی خانەدەماریەکان لاوازی یادەوەری و کەمی ئاستی زیرەکی بۆ دروست کردووە هەر کە گەورە بوو ئەمانەشت بۆ دەردەکەون لە خۆناغا جیاوازەکانی تەمەندا کە ڕەنگە ئەو کاتە تۆ لە ژیاندا نەمابێتیت بەڵام دووکەڵی جگەرە و نێرگەلەی تۆ ڕەنگە هۆکار بێت بۆ توشبوونی منداڵەکەت کە ئەو کاتە گەورەیە بە شێرپەنجە جیاوازەکان بە جەڵتەی دڵ و مێشک پەککەوتنی گورچیلەکان بە هەوکردنی گوێ
ئەمانە لە کاتێکدا ڕوودەدەن هۆکارەکە دووکەڵی جگەرە و نێرگەلەی تۆیە. لە هەمووی ناخۆشتر و ترسناکتر و تاڵتر ئەوەیە لە داهاتوودا ڕەنگە ئاسانتر ببێتە جگەرەکێش و نێرگەلەکێش، چونکە تۆ پاڵەوانی ئەوی و لە بەردەمی ئەودا جگەرە و نێرگەلە دەکێشی، لە ڕۆدەرونیەکە ئامادەتر دەبێت بۆی بێتە جگەرەکێش و نێرگەلەکێش. ئەمە شوا دەکات ئەویش هەمان مەترسی بۆ مناڵ و نەوەکانی بگوازێتەوە. بەڕێزان هەموو ئەمانەتان بینی کە چ کاریگەرێکی گەورەی دووکەڵ جگەرەکێشانی دەستی دوو لەسەر ئەو کەسانە هەیە کە لە دەوروبەری جگەرەکێش و نێرگەلەکێش و ڤەیپکێش و چروتکێش و هەموو ئەم شتانەکێشن. بەڵام چۆن کەمیکەینەوە؟ ئەبێ کەمیکەینەوە تەواو خەتەرە زۆر وانە دکتۆر، چۆن کەمیکەینەوە؟ کەمیکەینەوە وەکو وتمان تۆ پرۆسێ هەڵمەژینە ئەبێ بەرکەوتت کەم بکەیتەوە. باشە بە نمونەیەک دەستی پێ هەر کەسێک لە ئێمە گەر بەرامبەرەکەی شتێکی پیس بک بە جلەکانیە بە هیچ شێوە لێ قبول ناکەینەکی هەڵەچین و پێمان ناخۆش و لێ قبول ناکەین کەسێکیش بێ بەڵێ ئێتەمان قبولمان نییە قبولمانیوانە بەڵام زۆری شەزانینکەوە پرۆسەکە زۆر کورچۆن شتوە قبول نەقبول ناکەوانە بۆ ئەسابە گەرمەوە اینجا پرۆسەکە زۆر ئاسانە توانین بە شتنی جلەکە یا گۆڕینی جلەکە ئەمە حاڵت دروست ئەمە نەوە ئەکلە ئیهانەیە نوعەیەکە لە ئیهانەوانە بۆ لەورە پیس کرایتەوە وانە خۆ بەس پاکردنەوەکی زۆر ئاسان وانە جلەکەت گۆڕی یا شتت هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ بەڵام لە حاڵەتی جگەرە کابرا دووکەڵی جگەرە ئەگەری دووکەڵی جگەرە مەقسەدم ئەگەری جەڵتە و ئەگەری جەڵتەی مێشک و دڵ و نەزۆکی و کەمتوانایی سێکسی و شێرپەنجەی سیەکان و شێرپەنجەکانی تری جەستە ئەرشێنێ بەسەرتە پێچی لێ بۆریت و قسەش ناکەی لەوە خراپتر پارە ئەیی دەستی ماڵ و مناڵەگری ئەچی لە کافتریایەکدانیشی لە ژێر سێبەری ئەو دووکەڵە و لێ هەڵەمژی خۆش پارایی کاریسەکە لەوەیە ئەبێ دوورکەوینەوە و بێ مجاملێ بەرامبەر نەکەین قبولی لێ نەکەم چۆن من ئەوەی لێ قبول ناکەم تۆ قبولی مجاملە قبولی ناکەی جلت پیس بێت چۆن قبولی لە بەرامبەرەکەتەوە لە بەرامبەرەکەتەوە بەم شێوەیە بۆ دێت چۆن قبولی دەکەی کەسیەکانت بۆ منە پیسکە ناخت پیسکە ئەندامەکان بۆنم پیسەکەی وڵای جوانە بۆنم پیسەکەی تۆ ڕۆمە ماڵەوە باشە کاتە یەکەم کەمکردنەوەی بەرکەوتن ئەم جامەلەی کەس نەکەین بڵین جگەرە دەکێشی هیچ شێوەیە مجاملە ناکرێت ئەمە لە ناو ماڵانە ئەبێ مجاملەی کەس نەکرێت لە شوێنە پەبلیکەکانە لە شوێنە گشتیەکانە بە هیچ شێوەیەک نابێت مجاملە بکرێت ئێمە خۆمان قەتعی بکەین ناچم ڕێستۆران تێگەگەرە زانم شوێنی تێکەڵی جگەرە خۆر و جگەرە نەخۆری تێکەڵ کرد بێت ناچ بۆ شوێنە دانانیشم لە ناو سیارە ئەبێ من هەر تا حدێک ئەو شتانە تەقیمەوەکو نەریت کەم بۆتەوە ڕاستی لە ناو سیارە و پاس و ماڵانەوانە کەم بۆتەوە بەس زۆر سێرە بەڕاستی کەم بۆتەوە بەس بە شێوەیەک لە شێوەکان جارێکی دوو بەرز بۆتەوە بەچی بە دووکەڵی بۆن خۆش بە نێرگەلە چۆتە شوێنە گشتیەکانەوە جارێکی تر لە ماڵان دەرمان کرد بەڵام لە دەرەوە جارێکی تر بە دووکەڵی بۆن خۆش بەڕاستی نێرگەلەیەکێ لە کاریسەکان ینی هەمومان کە بۆنی نێرگەلە دێ بە سەرمانە هەست ناکەین لە مەترسین چونکە بۆنی خۆشە بۆنی میوەیە میوە شتێکی چاکە ئەگەر بیری لێ نەکەیتەوە لە عقلی باتنتا لە سەبکۆنشەنستا هەست ناکە لە مەترسیت بەڵام کیمیابارانی هەڵەبجەش بۆنی سێو بوو بەڵێ بۆنی سێو بوو هەموو کاتێک بۆنی خۆش مانایەوە نییە کە پاکە ئەو شتێک کە بۆنەکەی لێ دێت دەکرێت کیمیا بێت کیمیاوی بێت ئەوە بێ بۆیە من لەگەڵ ئەوەم ڕوڵێکی بۆ دابندێ سزایی بۆ دابندێ لە شوێنە گشتەکان منع بکرێت لە شوێنە گشتەکان شوێنی تایبەتیان بۆ دروست بکرێت ستیگماتابێ جا بکرێنەوە وەکو چۆن لە شوێنەکان لە مەتاڕەکانە بینین جاکراونەتەوە ئەنی کابرا شەرمەیگرێکەوە بڕۆگە جگەرەکێشیش بۆ بڕۆ جگەرە بکێشێتایە ئەبێ جگەرەکێشان جگەرەکێشان بکرێتەوە ئێستا شتێک پەیدا بووە بە تایبەتی لە ناو کچاندا هەندێک بێگومان ڕێژەیەکی کەم بەڵام هەیە لە نێو چۆن جاران لە ئەمریکا لە هەندێک فیلمی تایبەتی هۆلیووددا بۆ برەودان و بۆ مارکتینگ و ڕێکلام بۆ جگەرە ها ئەکتەرەکان وا دەرەکەوتن کاوبۆیەکان بە جگەرەوە بۆ ئەوەی جۆرێک لە پۆزی هەبوو ئێستا ئێمە دوای زیاتر لە نزیکی 70 ساڵ لەوە بەلایەنیکەوە 50 ساڵ لەو حاڵەتی ئەوێ تازە لەو هەڵەی ئەوان تازە بە تازە ئێمە گەشتوینێتە ئەوەی کە خەڵکی ئێمە بەشێکی خەڵکی ئێمە
بە پێشکەوتنی دەزانێ بە کرانەوەی دەزانێ بە پۆزی دەزانێ ئەگەر تۆ بڵیت من نامە شوێنێک کە جگەرە و نێرگەلە و دووکەڵی لێبێت لاوانێ بڵێ ئەمە کەسێکی مێشک داخراوە دواکەوتووە و شتانە دەزانی ئێستا بەم شێوێ ئێستا بەو بڵێ بەڵێ منوالە ئەڕۆ ئەمە لە دووکەڵەکە خەتەرترە ئەم بیرکردنەوەی لە دووکەڵەکە خەتەرترە دانیشتن لەگەڵ جگەرێک کێشانە هەموو توێژینەکانەوەی سەڵماندووە ئەگەری توشببوونی تۆ ئەدکشنی تۆ ئەمە نیکۆتینە لە خیرۆژەمات یەکێ لە زیانەکانی نیکۆتیمان باس نەکرد نیکۆتین یەکێ لە ئیفێکتەکانی تووشی ئاڵوودەبوونت دەکات خۆت زەرەکانی قبولە دەزانی زیانی هەیە و قبول جگەرە کێشەکە جگەرە دەکێشێت باوکەکە دایکەکە دووکەڵەکە هەڵدەمژێ کۆرپەکەش هەڵی دەمژێت ورن یەک قسە دەکەم لەگەڵ باوکی جگەرە کێش زۆرە چکە زۆر جگەرە دەکێشی ئێستا یەکێک لە شتانەی بێگومان کەمارکی حکوومەتە بە تایبەت وەزارەی تەندروستی کەمە ڕێخە ڕێکلام دەکرێت ڕێکلام دەکرێت بەشێکی ڕاستەخۆ و ناڕاستەخۆ بۆ شوێنانی کە بەڵێ ڕادەگەێنێت دەڵێ نانی بەیانی بە نێرگەلەوە دەڵێ لە هەفتەی دوو جاروەرە جارێک بەخۆڕاییە دەڵێ یعنی ئەمە هەم وەزارەتی ڕۆشنبیری هەم وەزارەتی تەندروستی دەبێت زۆر بە باشی کۆنتترۆلی ئەمە بکەن وەزارەتی تەندروستیش دەبێت ئەمە ڕێکخا بە باشی وەزارەتی تەندروستی شارەوانی و گەشت و گوزار لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری ئەمانە بەیەکەوە لانی کەم ئەو بەرکەوتنە کەمکەنەوە بەم جیاکاریە بەم جیاکردنەوەی زۆر سپاس دەکەم دکتۆر سەژی زۆر زۆر سپاس بۆ تۆ